خوشک و برایانی بەڕێز ئەندامانی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی یاسایی پرۆژە یاسایەکی تایبەت بە کارکردنی پەرلەماندا دەڕێژن. پرۆژەکە لیژنەیەکی تایبەتی بۆ پێکێنراوە بۆ ئامادەکردنی ڕێژنووسی یاسایەکە. ئەندامانی پەرلەمانیش بە گرنگیەوە دەڕوانە پرۆژە یاسایەکە. تاوەکو ئێستا بەڕاستی یاسایەکی تایبەت بەخۆی نییە، یعنی یاسای پەرلەمانی کوردستان بۆی کاروباری خۆی دوور لە هەندێک کاروبار کە پێویست ناکات داوا لە حکوومەت بکات بە تایبەتی بۆ مەسائلی مالی و میزانیا و دامەزراندنی ئەمە. لەبەرەوە ئەمە گرینگە ئێستاکە ئەمە لە قۆناغی نووسینی ڕژنووسەکەیەتی لە لیژنەیەکی تایبەتمەند. من پێم وایە هەموو فراکسۆنەکان و هەموو لایەکمان پێمان باشە ئەمە هەبێ بۆ زیاتر سەربەخۆبوونی پەرلەمانی کوردستان و جێبەجێکردنی کاروبارەکانی. هاوشێوەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم کە یاسای تایبەت بە خۆیان هەیە، پەرلەمانی کوردستانیش دەیەوێت ئەم یاسایە هەبێت. یاساکە تایبەتە بە ڕێخستنی کارەکانی پەرلەمان و لەگەڵ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە یەک ناچن، بەڵکو دەبناتەوە هاوکەری یەکتری. هەر کاتێک باسی کابینەی نوێی پارلەمان کراوە، هەموو کاتێک مناقشە مشتومەڕێکی زۆر لەسەر ئەرک و واجبات و ئیمتیازاتی پارلەمانتاران بووە. بۆ ئەمەیە ئەم مەوزوعە بەنەڕەتی و بە یەکجاری چارەسەر ببیتن، هەم پارلەمانتار و هەم پارلەمان و هەڵ لەبەر پێشتاوی خەڵکی خۆشەویستی ئێمە ڕوون بیتن کە ئەرکی پارلەمانتار چییە، واجباتی چییە و ئیمتیازاتیان چییە. بەڕای من زۆر گرنگە ئەم یاسایە سەبارەت بە ئەرک و واجباتی پارلەمانتار یاسایەکی بۆ دەربچێندن. پەرلەمانی کوردستان وەک دامەزراوەیەکی سەربەخۆ بە پێویست دەزاندرێت یاسایەکی تایبەت بەخۆی هەبێت کە دەسەڵاتی بودجە و موچە و دامەزراندنیە بێت. لە ئێستادا پەرلەمانە و یاسایی تایبەت بەخۆی نییە، بۆیە زۆر جار داوا لە حکوومەت دەکات تا بەشێک لە کارەکانی ڕای بکات. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.